بەڵێ بەردەوامین ئێستاش گفتوگۆی بابەتی ئەم تەوەرەم لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە پارێزگای هەڵەبجەوە ئەەکەم. تەوەرەکەش تایبەتە بە ڕەوشی بەرکەوتوانی چەکی چیمیاوی. ئایا بەرکەوتوانی چەکی چیمیاوی لە شاری هەڵەبجە تا ئێستا چیان بۆ کراوە وەک پێویست قەرەبوو کراونەتەوە؟ ئەم بابەتە و هەروەها ئامادەکاریەکان بۆ ساڵیادی چیمیابارانی هەڵەبجە لەگەڵ میوانەکەم لەگەڵ بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدانی هەڵەبجەکەم کە کامەران بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. بامە سەرەتا پێش ئەوەی باز لە ڕەوشی بەرکەوتوانی چەکی چیمیایی بکەم لە هەڵەبجەی ئەزیز بزانم ئامادەکاریەکان یاخود وردەکاریەکانی تایبەت بە ئامادەکاری بۆ ساڵیادی چیمیابارانی هەڵەبجە بۆ ئەم ساڵ چییە؟ بەیانی ئەو تەواوی بینەرانی کەناڵی کورساتی ئازیز باش دیارە ئەم ساڵی ژۆک و هەموو ساڵانی ڕابردوو ئامادەکاری بۆ بەرزڕاگررتنی 38مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە کراوە. ئێمە هەمیشە و بەردەوام ئەومان دووپات کردوێتەوە سەرباری هەموو ئەو گرفتانی کە خەڵکی پارێزگای هەڵەبجە کەسوکاری شەیدان لە خزمەتی کەسوکاری شەیدان لە بەرکەوتوان لە هەمووانە ئەوە بابەتی قەیران و گرفتی دارایی و هەموو ئەو شتانە بەلایەک بەڵام بەرزڕاگررتنی یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بۆ خۆی ئەوە شتێکی تایبەتمەندە بەلایەک چونکە دوژمنانی ئێمە نایارانی گەلی کورد و ئەوانەی ویان بە هەڵەبجە کرد و خۆشحاڵ بوون بۆی هەڵەبجە و گەلی کورد بەردەبڕوا ڕۆژ بە ڕۆژ ئیش لەسەرەوەکەن کە ئێمە ئازارەکانی خۆمان یاخود ئەو تاوانانی ئەوان دەرهەق بە ئێمەیان کردووە لە بیرمان بچێ. بۆیە تا ئێستا بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری هەڵەبجە چەند کۆبوونەوەیە کراوە و لیژنەی تایبەتمەند بە ئەو یادە کۆبوونەوەی خۆی کردووە پێشنیار و سەرنج شێواز و ئالێتی یادەکە هەمووی خراوەتە ڕوو بە تەواوی بە بەشداری سەرجەم چین و توێژەکان لە هەڵەبجە کە تایبەتمەندن بە بەرزڕاگررتنی یادی کیمیابارانی هەڵەبجە. باشە کا کامەران چالاکیەکانی ئەم ساڵ چین ئەگەر بۆمان باس بکەیت؟ وەڵای ئێمە هەمیشە و دایم لە هەوڵی ئەوین ئەو شێوازە کلاسیکە لە بەرزڕاگررتنی ئەو یادە بگۆڕین بەنەوەی بە جۆرێ لە جۆرەکانی کە بەڵام بۆ خۆی هەنێ بابەت ساوابتی هەیە. ینی ئێمە بەشداری کەسوکاری شەیدان هەڵەبجە هەمیشە و دایم وتومانە بەداخەوە قەدەری هەڵەبجە وایە هەموو ئەو تاوانانەی کە ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق دەرهەق بە گەلی کوردیان کوری یاخود دەرهەق بە تەواوی گەلانی عێراق کردویانە لە هەڵەبجە نموزەجی هەیە. ئێمە ئەنفالمان هەیە، بەرکەوتەمان هەیە، مناڵی ون بوومان هەیە، تاقانەی کیمیابارانمان هەیە، شەیدی سەنگەرمان هەیە، شەیدی هاوڵاتیمان هەیە کە زۆر جاری ئەمەمان وتووە ئەم شەریحانە لە تەواوی عێراقاکە لە هەموو جۆرە تاوانە یەک لە دوایەکەکانی ئەو ڕژێمانی کە کردویانە لە هەڵەبجە نموزەجی هەیە. بۆیە بەشداری سەرجەم ئەو چین و توێژانە ئەم ساڵیش بەشداری پەروەردە ڕۆشنبیری مامەسایانی ئاینی هەموو چین و توێژەکان ئامادەیان دەربڕیوە زانکۆی هەڵەبجە. ئومێ دەکەین بتوانین حەقێکی شایستە بەو یادەبین و وەکو باسم کرد بۆ بەڕێستان هەمیشە بە دوای بەدیلێک کاگەڕێن یاخود جیێوازیە کە ساڵ بۆ ساڵ گۆڕانکاری. بەڵام ئەم ساڵ لە ساتەوەختێکین بەرخودان لە ڕۆژاوا لە حاڵەتێکایە کە گەمارۆ لە سەرگەری کوردەیە، پلانجێڕی هەیە دژی گەری کورد. بۆیە جانی بەرخودان ئەم ساڵ ئەکەین بەبەری یادی مەرگەساتی هەڵەبجە. لێرەوە جارێکی ئەو پەیامە دووبارەکەینەوە کە ئێمە ئەنفالمان بکەن، کیمیابارانمان بکەن، گەلە کۆمەی نێودەوڵەتیمان لێ بکەن. دوجار ئێمە هەر ئەمێنین و ڕێز لە قوربانیەکانی خۆمانەگرین و بەردەوامی شەبین لە بەرخودا. باشە کا کامەران چەند ئەوانەی کە بۆ بەڕێوەچوونی ئەم یادە یاخود ساڵادی کیمیابارانکردنی هەڵەبجە هاوکاریتانەکەن لایانی پەیوەندیدار بێ یاخود ڕێکخراوەکان بێت؟ خۆشبەختانە لە هەڵەبجە ئەتوانم بڵێم زۆربەی ئەو چین و توێژانەی لە هەڵەبجان بەشدارن لە بەرزڕاگررتنی و یادا. ینی بێ جیاوازی کەسوکاری سەربەزی شەیدان بە هەموو ئەو چینی توێژانی کە باسم کرد بۆ بەڕێزت سەرباری دنیایەک گلێ و گازندە، سەرباری ئەوەی کە وەکو پێویست خزمەت نەکراون، سەرباری ئەوەی کە برینەکانیان بە بەردەوامی بەردەوامە تا ئێستش. بەڵام هەمومان
هاوڕاین لەسەرەوەی کە بەرزڕاگرتنی یادەکە ڕێز لە قوربانیەکانمان کامەران ئەوە بابەتێک بەڵێ کامەران ببوورە جیاواز لەم بابەتە کە ئێمە باسی وردەکارەکانی ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجەمان کرد بەڵام ئەوەی کە ئێستا مەبەستمەوە لە سەرەتای تەوەرەکەشا باسم کرد ئێمە باز لە ڕەوشی بەرکەوتوانی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەکەین ئەمە جگەلەوەی کە باسمان لە وردەکاریەکانی تایبەت بە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە کرد بۆ ئەمساڵ کە ئامادەکاریەکان چین لەو بارەوە باشە جیاواز لەم بابەتە من لێرەدا مەبەستم بابەتێکیکەیە کە بیوروژێنم کە لەگەڵ بەڕێستا گفتوگۆی لە بارەوە بکەم ئەویش لە ئێستادا ڕەوشی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە هەڵەبجە چۆنە لە ماوەی ساڵانی ڕابردوو چیان بۆ کراوە لە ئێستادا چیان بۆ ئەکرێت کە ئەمە بەڕاستی بەلای منەوە بابەتێکی زۆر گرنگە کامەران ئەمەوێت لەسەر ئەم خاڵە بە تایبەتی بۆستم یاخود ڕێکخراوەکان حکوومەتی عێراق حکوومەت هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار تا ئێستا چیان کردووە بۆ ئەوانەی کە بەرکەوتووی کیمیاین کە بەشێکیان ڕەوشی تەندروستیان ناجێگیرە یاخود زۆربیان پێویستیان بەوەیە کە بۆ چەند جارێک سەردانی دەرەوەی وڵات بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ئەوەی کە باسم کرد لێرەدا من ئەمێت لە ئێستادا وردەکاری ئەم بابەتە لەگەڵ بەڕێستا باس بکەم کە لە ئێستادا ڕەوشی بەرکەوتوانی کیمیابارانی هەڵەبجە چۆنە چیان بۆ کراوە یاخود پارێزگاری هەڵەبجە پلانی چیە لە ئێستادا چی ئەکات بۆیە کامەران من مەبەستمە لە ئێستادا بزانم ڕەوشی بەرکەوتوانی چەکی کیمیایی چۆنە لە پارێزگای هەڵەبجە بەڵێ دیارە دۆخی تەندروستی بەرکەوتوانی چەکی کیمیاوی باش نییە ینی هیچ باشیەک نییە کە بڵێ بەشێکیان خراپە ئەتوانین بڵێن هەمویان خراپن کەسێک کە بەرکەوتە بوو دیارە ئێمە سێ جۆر بەرکەوتەمان هەیە چاوە وە سنگە لەگەڵ پێستا بە دەرەجەیەک لە هەڵەبجە ئەو جۆرە گازانی کە بەکار هاتوون تاسیری سەرکیان لەسەر بابەتی چاو و سنگ کردووە بە دەرەجەیەک بەڵام ئەوە هەیە ئێمە لە دوای 2010ەوە چارەسەری بەرکەوتوانی شەکی کیمیاوی ڕادستی وەزارەتی تەندروستی کراوە بابەتی چارەسەر بەڵام بابەتی خزمەتگوزاریەکانیان هەر وە موچە و خزمەتگوزاریەکانیان وابەستە بە وەزاری شەیدانەوە توانین بە جۆرە لە جۆرەکان بڵین ینی هەمانگیەک لێگەشتنێک هەیە لە هەڵەبجە لەسەر ئاستی پارێزگاکە بۆ ئەوەی کە بتوانین بە چ ڕێگای خزمەتی کەسوکاری بەرکەوتوان بکەین بەڵام دۆخی بەرکەوتوانی هەڵەبجە بەرکەوتێکی چەکی کیمیاوی کە گازێک تەئسیری لە سیەکانی کردووە یاخود لە قەرینەی چاوی کردووە لەسەر ئاستی هەرێمی کورسان عیلاجێک نییە بتوانێت چارەسەری ئەمانە بکە بە چارەسەرکردن ئەوە هەیە تەنها شتێکی ئانیە و بۆ زەمانێکی موحەد یا ئەو ئۆکسیژینانی کە ڕۆژانە ئەو بەرکەوتانە بەکاری ئەهێنن ئەگەر بیتان لە سەردانی ئەم چەند ڕۆژە بە نمونە یەکێک لەو بەرکەوتانە کە بە بەردەوامی ینی بۆ چەند دقەیەکیش ناتوانێت جیازەکە لا ببات ینی لە ڕۆژێکە دوو جۆر جیاز دڵکارێنێت ئەبێ دۆخی بەرکەوتەیەک ژیانی ئەم کەسە چۆن بیانی ئەبێ شەو ڕۆژ چۆن کاتەوە ئەوەی هەیە تا ئیسا کاتی خۆی لەو سەردەمەی کە تایبەت بوو بۆ وەزارەتی شەیدان چارەسەریان برانە ئێران دیارە کۆماری ئیسلامی ئێران هەم لە ڕووی نزیکیەوە هەم لە ڕووی تێگەشتنەوە و هەم شارەزایی ئەوانش تاکە وڵاتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە چەکی کیمیاوی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بەکار هاتووە پسپۆڕیانە ئێمە دوو وڵاتمانێ ئەڵمانیا و کۆماری ئیسلامی ئێران کە ئەم دوو وڵاتە زیاتر شارەزانە و بوارە بۆیە ئەوەی کراوە تا ئێستا شتێکی کیفایەت نییە و 62 کەسیان کە ڕیزبەند کراون پێویست بوو بوریانە دەرەوە قەرینەی چایان بۆ بگۆڕێ پێم وایە خەریکە چاوەکەی کەشیان لەدەسا بەڵێ زۆر باشە بەڕێز کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدانی هەڵەبجە سوپاس لە هەڵەبجەی ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بوونەکەمیشە